قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زۆر بەڕێز، چۆن لەش ساغی خەڵاتی خوای پەروەردگارە ئینسان پێویستە واجبە لەسەری هەمیشە لە خوای پەروەردگاری خۆی بپاڕێتەوە بۆ ئەوەی کەوا لە نەخۆشی بیپارێزێ و جەستەی ساغکە. بەردەوام دوعا بکەین کە ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کردوین کاتێک کە ئەم دونیایە بەجێ دێڵین ئەندامەکانی جەستەمان لە شوێنمان بەجێ بمێنن. کاتێ دنیا بەجێ دێڵین چاومان ساغ بێ، گوێمان بیسەرێکی بەهێز بێ، دەستەکان و قاچەکانمان لە کاردا بن، ئەندامەکانی جەستەمان کار بکەن و محتاج بە غەیری پەروەردگار نەبین. بە هەمان شێوەش نەخۆشی هەیە، چۆن لەش ساغی خەڵاتی خوای پەروەردگارە مرۆڤانێکیش جاری وهەیە تەمەنێکی زۆری ژیانیان و بەگشتی هەمومان جاروبارێک تووشی نەخۆشی دەبین وەکو تاقیکردنەوە و بەسەرکردنەوەی خوای پەروەردگار. بە هەمان شێوەی جەستە عەقڵی ساغیش خەڵاتی خوای پەروەردگارە، ژیری سەلامەتیش خەڵاتی خوای پەروەردگارە. بەڵام چۆن جەستە نەخۆش دەکەوێ و کەسانێکن زۆربەی کات هەر نەخۆشن، کەسانێکن جاروبار نەخۆشن، عەقڵیش بەڕێزان نەخۆشی توش دەبێ. نەخۆشی عەقڵیش پێی دەوترێ کە ئەو وشەیە ئەگەر گونجاو بێ داوای لێبوردن لەو کەسانە دەکەین کە ئەو حاڵەتەیان هەبێ لە کوردەواری خۆماندا، لە کۆمەڵگەی ئێمەدا. تازە ئەو مستەلەحەیان بەسەرا بڕاوە پێیان دەڵێن شێتەکان، بەڵام ئێمە دەتوانین پێیان بڵین دەروون پاکەکان، چونکە دەروونێکی خاوێنیان هەیە، دەروونێکی بێ فرت و فێڵیان هەیە، بەڵام تازە وشەکە وا چەسپاوە بەسەریاندا پێیان دەڵێن شێتەکان. شێتەکان ئەو کەسانن کەوا تووشی نەخۆشی عەقڵی بوون، تووشی نەخۆشی لە دەستدانی ژیری بوون. جاوشەی مەجنون لە قورئانی پیرۆزدا لە مقابلی شێتی کوردیدا هاتووە. ئەگە سەیری قورئان کەین بەڕێزان، شەرت نییە ئەو کەسەی پێی دەوترێ شێت هەر بریتی بێت لەو کەسەی کە کەسێکی پیس و پەڵۆخە، قسەی لار و لەوێرە، قسەی بێسەروبەرە، پاکخۆر نییە، لە شوێنی پاکە ناخەوێ، ناتوانە پەیوەندێک کۆمەڵایەتەکانی ڕێک و پێک بکە. ئەگەر ئەمە شێتێک بێ لەبەر چاوی ئێمەدا، ئەبینین لە قورئانە وشەی مەجنون بۆ چێ بەکار هات؟ لەلایەن چێوە؟ لەلایەن مشریک و بتپەرستەکانی مەککەوە بۆ پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم. وتیان محەممەد صلی الله عليه وسلم محەممەد شێت بووە. باشە خۆ محەممەد صلی الله عليه وسلم سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، ئەوە تا 40 ساڵە تا دەبێتە پێغەمبەر لە ناویاندایە. گەنجێکی پاک و پوخت، کەلام شیرین، ڕاستگۆی ئەمین بەوە ناسراوە محەممەد صادقی ئەمینە لە ناویاندا. خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ شێوازێکی ڕەفتارێکی نامۆی لێ نەبیندرا کاتێک کەوا خەڵکی مشریکی مەککە پێیان وت محەممەد مەجنونە، محەممەد شێت بووە. بۆ وایان پێوت؟ لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەمەنی 40 ساڵیدا کاتێ وحی خوای پەروەردگاری بۆ هات، پێی وتن خەڵکینە بانگتان دەکەم بۆ پەرستنی زاتێک کە ئەڵڵایە تاک و تەنها و بێ شەریکە و ئەم بت و سەنەمانە کە لە دار و بەرد و خواردن دروستان کردوون ئەوانە خوانین، ئەوانە دەنگی ئێوە ناگەێنن بەخوا، ئەوانە نەدەبیستن نەدەبینن نە ئاگاییان هەیە، ئەوانە جەستەبێ گیانەکانن. ئالەم کاتەدا کۆمەڵگەی قوڕەیشی مشریک کە سەدان ساڵە لە بتپەرستیەوە ئاڵاوە و نەوە بەدواینەوە بۆیان بەجێماوە، ئەمەیان هەر پێ قبوڵ نەکرا. وتیان چۆن شتی وا دەبێ؟ چۆن ئەم بتانە کە ئێمە ئەوەتان ناوێرین بە لەبەر دەمیانە بە شێوازێکی خراپ دانیشین لیان دەپاڕێینەوە، هاوانە و هاواریان بۆ دەبین کە دەچین بۆ سەفەر لەگەڵ خۆماندا دەیانبین بۆی ئاگایان لێبێ، کە دەچین بۆ بازرگانی لەگەڵ خۆمانە دەیانبین بۆی بازرگانیەکەمان پارێزراوکەن،
کە دوعایەک دەکەین دەڵێن ئێمە خوای گەورە هەیە ئەڵڵا هەیە بەڵام دەنگی ئێمەی پیس بەخوا ناگە ئەمانە ئەم معبودانە ئەم پەرستراوانە ئەم بتەدار و بەردانە بەخوامان دەگەیەنن دەنگی ئێمە دەگەیەنن بەخوا ئەوانە شەریکی خوان نەعوذ بالله بۆیە ئەگەر ئەمە شێتی نەبێ کە محەممەد دەیڵێ ئەی شێتی چییە بۆیە وتیان محەممەد شێت بووە بەڵێ لە قەبی شێتیان دەدایە پاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە شتێکی دەوت کە عەقڵی ئەوان قبوڵی نەدەکرد بۆیە دەکرێت جاری وا هەیە بە کەسێک بوترێ شێت کە قسەی جوان دەکا کە پەیامێکی نوێی پێیە کە شتێکی پوختی پێیە کە دەیەوێت پۆخڵەواتی سەدان ساڵەی ناو کۆمەلگا پاک بکاتەوە ئەو کۆمەلگا دواکەوتۆ قبوڵی نەبێ ئەو عەقڵە دواکەوتوانە ئەو عەقڵە پێشکەوتویان قبوڵ نەبێ ئەو تاریکیەی کەوا بەرچاوی گرتوون ئەو نۆر ڕۆشنایی وەحی خۆیان قبوڵ نەبێ هیچیان پێ نەبوو بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڵێن درۆزنە ناتوانن قەت درۆی لێ نەبیندراوە بڵێن دەستپیسە ناتوانن بڵێن بۆ پایە و پلە و مەنسەب و ئەوانە وا دەکا خۆ هەمویان خستە بەردەستی بەس واز لە دینی خوا بڵاوکردنەوەی ئیسلام بێنێ ئێ باشە محەممەدێک کە هیچی نەوێ هیچ پاداشتێکی دنیایی نەوێ بە هیچ پلە و پۆست و پارەیەک و بازرگانیەک و ئافرەتێک واز لە بانگەوازی خۆی نەیەنێ ئەبێ ئەم کەسە چێ بێ وتیان وەڵا پێی بڵێن مەجنون ئەمە شێتە ئەگەر شێت نەبێ وا ناکە قسەکانی ناچێتە عەقڵەوە واگە کەسێ ئەم هەموو شتەی بخرێتە بەردەست بکرێ بە سەرۆکی هەموو هۆزەکان ڕیشسپی هەموو قەومەکان گەورەی هەموو بازرگانەکان قسە بەدەستی هەموو عەرەب و جەزیرە هێشتا بڵێ بۆ یەک چاوتروکان واز لە دینی خوا ناهێنم ئەگەر مانگ و ڕۆژی بێنە سەرشانی ڕاست و چەپم وەڵا بە ئەم کەسە شێت بووە بۆیە مستەلەحی شێتیان دایە پاڵ وتیان محەممەد مەجنونە قورئان باسی کرد قورئان بۆی تۆمار کردین بەڵێ دەکرێ و شەیشێت بۆ کەسێک بەکار بێ کە قسەکانی ئەوەندە بەهێز و بەپێز و بەڕێز بن لە ئاستی کۆمەڵگایەکی جاهیلی دواکەوتوو نەگونجێن بەرامبەرەکان هیچیان پێ نەبێ بەرامبەر ئەو چاک و پاک و بەڕێزە تەنها و شەیشێتی بدەنە پاڵ خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای کردووە کە خوای پەروەردگار لەم کۆمەڵە نەخۆشیە بیپارێزێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی دوعای کردووە و ئێمەشی فێر کردووە و هەموو ئومەتەکەی فێر کردووە ئێمەش دەبێت نەوەکانمان ئازیزانمان خۆشەویستانمان فێرکەین کە بەردەوام لە پەروەردگار بپاڕێنەوە بڵێین اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجزام وسيء الأسقام چوار جۆر نەخۆشی یا ڕەبی خوایە پەنات پێدەگرم لە نەخۆشی پێست کە پێی دەوترێ بەڵەکی و تێکچوونی پارچەکانی جەستەی پێست ڕەنگی پێستەکە دەگۆڕێ خوایە گیان پەنات پێدەگرم بە گەورەی خۆت بمپارێزە لە تێکچوونی نەخۆشی عەقڵیەکان کە عەقڵم تووشی نەخۆشی بێ و شێت ببم خوایە پەنامت پێدەگرم لە نەخۆشیەکی پێست کە هەم ئازاری لەگەڵایە و هەم دەگوازرێتەوە بۆ خەڵکانی تر کە هەم ئازاری هەیە هەم جەستەت دەشێوێنێ هەم خەڵکیش لێت دەگرنەوە و فەرمووی خوایە پەنات پێدەگرم لە نەخۆشیە گوازراوە و درمەکان لە نەخۆشیەکانی ڤایرۆسی کە وەکو ئەم کۆڕۆنا و ڤایرۆسی جگەر و ئەوانە لە مرۆڤێکەوە بە نەبیندراوی نەقڵ دەبێت بۆ مرۆڤێکی تر و بە شێوەیەوە دیار نییە ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڕاستی فەرمایشتەکانی پێویستە لە هەموو کۆلێجی پزیشکیدا بنووسرێن هەڵبواسرێن دیراسەیان لەسەر بکرێ بەڕێزان ئێمە لە بەرنامەی ڕۆشنتردا لە زنجیرە باسی ڕۆشنتردا هەر شتێک دەڵین لەسەر ئیسلام ڕۆشنتر باسی دەکەین ئەوەی دیقەتم داوە لەو فەرمودەیە و سەرنجی وردم داوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بینی ئەلبەڕس لەگەڵ ئەلجوذامدا نەخۆشی جنونی هێناوە بەڕس بەڵەکی بریتیە لە توشبوونی نەخۆشی پێست بەوەی کە ئینسانەکە هەندێک مادەی ڕەنگی بۆ هەندێک لە بەشی پێستی ناچێت لە دەموچاو و دەستەکاندا زیاتر دەردەکەوێت ئەو مادە ڕەنگیەی کە پێست جوان دەکا وەک خۆی دەیهێڵێتەوە وشک دەکا چۆن بینیتە چیمەنێک پەڵەیەکی وشک دەبێ و ئاوی بۆ ناچێتتر کرمێک لێ دەدا ئەو پێستەش هەمان شتە بەڵام ئەم نەخۆشیە لە کەسێکەوە ناگوازرێتەوە بۆ کەسێک بەڵام تەنها خاوەنەکەی بەڕاستی ناڕەحەت دەکا خوا پەناماندا و خوا ڕەحم بەوانش بکا کە توش بوون و خەڵک دوورە پەرێزی لێ دەکا و خۆی لێ دەپارێزێ و دەروونەن ئەو کەسە زۆر ناڕەحەت دەبێت بەڵام ناگوازرێتەوە بۆ کەسێکی تر لە دوایەوە فەرمووی خوا پەنات پێدەگرم لە نەخۆشی عەقڵ کە شێتبوونە ئەمجا فەرمووی خوا پەنات پێدەگرم لە نەخۆشی پێست کە گولیە گولی جوزام بریتە لەو نەخۆشیەی هەم جەستە دەشێوێ ئینسان شەر سەر و شکڵی وەکو شێری لێدێ یعنی هەموو ئەندامی جەستەی دەشێوێ
هەیئەتی شکلی ئینسان سام و هەیبەتی لێ دەکات وەکو شێرێک سەری دەرەکەوێت. ئەمجا پاشان ئەم نەخۆشیە ئینسانەکە زۆر ناڕەحەت دەکات و خەڵکی لەبەری ڕادەکەن خۆی لێ دەپارێزن چونکە خەڵکی توش دەکات و بەڕاستی قێزەون دەبێت. ئەمجا فەرمووی خوا لە نەخۆشیە درمە ڤایرۆسیەکانی ژەوانی کە ئەو زەمانە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیئ الئەسقام پەنای گرتۆ بە نەخۆشیە ترسناکەکانی وەکو شێرپەنجە، وەکو ڤایرۆسی جگەر، وەکو ڤایرۆسی کۆڕۆنا، وەکو ڤایرۆسی سارس و ئەوانە کە لە مرۆڤێکەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤێک و ئینسان ئەگە خوا پەناماندا تووشی بوو بەڕاستی خەڵک لەبەری ڕادەکا و دنیا پێوەی مەشغوڵ دەبێ وەکو لە کۆڕۆنادا بینیمان. بەڵام ئەوەی جێگەی زۆرتر سەرنجە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بینی ئەلبەڕەس لەگەڵ ئەلجوذامە نەخۆشی عەقڵی شێتی بەکارهێنا. یعنی پێمان دەڵێ شێتەکان دوو بەشن، بەشێکیان هەر خۆیان ناڕەحەتن وەکو نەخۆشی باڵەکی و ئەوانە خوا بمان پارێزێ، ئەوەی کە نەخۆشی باڵەکی هەیە زەرەری بۆ کەس نییە، کەسیش لێی ناگرێتەوە، بەس بەڕاستی دەرونی خۆی وێران دەکات. شێتی وا هەشە هەر دەرونی خۆی وێران بووە، ئەینا نەدەستەوە شوێنێ نە پیس و پەڵۆغ بووە نە حەقی کەسی هەیە، بەڵام لە دەرونی خۆیدا وێرانە و شێواوە. لە دوای ئەوە لە دوای جنون فەرمووی جوذام گولی، نەخۆشی گولی هەندێک شێت هەیە وەکو نەخۆشی گولیوان، یعنی بەڕاستی کۆمەڵگاش لە دەستیان وەڕز دەبێت، ڕۆ چوون لە شێتیدا دەست دەوەشێنن بەردوودار داون، ئیتر پیس و پەڵۆخیان بێ ئەنداز دەبێت، لە هیچ ماڵەکە ناحەوێنەوە. ئەمەش یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆن دوو جۆر لە نەخۆشی پێستی باس کرد، دوو جۆریش لە شێتی لە ناو فەرموودەکەدا گە دیقەت بدەن و بەوردی سەرنج بدەن. من ئەمەم لە هیچ کتێبەکان نەخوێندۆتەوە، بۆ چوونێکی بچکۆلانەی خۆمە لەسەر فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەرنامەی ڕۆشنترە، ڕەم بێ ئەگەر خوای گەورە مەیلی لێبوو بێ تا ڕادەیەک پێکا بێتم لە وردبوونەوە بۆ ئەو فەرموودەیە. شێتیەکانیش ئاوان، هەندێکیان وەکو بەڕەس وایە، هەندێکیان وەکو جوزام وایە، هەندێکیان هەر زەرەری بۆ خۆی هەیە، هەندێکیان زەرەری بۆ تەواوی کۆمەلگا هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەردەوام لە خوا بپاڕێەوە کە خوا لەم چوار نەخۆشیە بتپارێزێ. چەند بابەتێکی گرنگ هەیە لەسەر شێتەکان کە لە کۆمەلگادا دایان بینین، ئەوەی کەوا ئەرکی سەرشانی هەمومانە، پێویستە ئاگامان لێبێ. بەداخەوە مرۆڤ جێگەی ڕێزە، بەڵام هەندێک کەس دوول لە ڕووی ئێوەی بینەر و بیسەری ئەم وتارە پەرژین بێ، وەڵڵاهی کەسانێکی نەفس خراپ، نەفس لە خوار، مرۆڤانێکی بچووکی سووک، وەڵڵاهی سەی دەکەی لە بازاڕە، لەسەر فەیسبووکە، لە گرتە ڤیدۆییدا بەو شێتانە ڕادەبێرن. یعنی قسەیان پێ دەکەن، دوای تۆماریان دەکەن، ئیتر دایان جوڵێنن، کاتیان پێ بەسەر دەبن، پێیان ڕادەبێرن، کەەوە بەڕاستی لە مرۆڤی گەورە ناوەشێتەوە، کەەوە لە مرۆڤی موسڵمان ناوەشێتەوە. ئەو شێتانە جێگای دوشتن، یەکەم بەزەییمان پێیان دابێتەوە، چۆن دووەمیشیان ڕێزیان لێ بگرین، ئەوانە جێگەی بەزەیین، جێگەی ڕێزن، یەکەم مرۆڤن. ئەی باشە چ زەمانێک هەیە تۆ ئەم عەقڵە جوانە لە دەست نەدی وەکو ئەو لێنەیاو نەکەوێت سەر جادە و شەقامەکان. ئەمینی ئەو عەقڵەی کە لێرەدایە و ئەو نەیماوە هی تۆی خۆتە، ئەی لەو خوایە شەرم ناکەی و ناترسی کە تۆش ئاوا لێ بکە. دووەمیشان چۆن سۆز و بەزەیید نییە، چۆن بەزەیید بە کەسێکان نایەتەوە کە دەربەدر و ئاوارەی سەر شەقامەکانە، کە ئاگای لە خۆنێت چۆن قسە دەردەپەڕێنێ و قسە دەکات تۆ بچی بە ڤیدۆ بە کامیرە تۆماریکەی. واجبی سەرشانی حکومەتە بەڕاستی شوێنێکی هەبێ، ئەو شوێنە مامۆستایانی وێژەی کوردی ناویان ناوە تیمارخانە، کە لە کوردەواریدا پێڵەن شێتخانە کە وشەیەکی ناشرینە، ناویان ناوە تیمارخانە، واتە ئەم کەسانە پێویستیان بە تیمارکردنە، پێویستیان بە چارەسەرکردنە. چونکە بەڕێزان هۆکارەکانی شێتبوون چەند شتێکن. هۆکارەکانی شێتبوون 5 دانە باز دەکەین. یەکەمیان شێتبوونێک بە ویراسی، کۆمەڵە خەڵک هەیە بە ویراسی لە بنەماڵەکەیاندا شێتیان لێ نابڕێ، یعنی سەی دەکەیت لە باپیریانە شێتێکە بووە ئەم کوڕژنی هەناو لە نەوەکەی ئەویشا شێتێک هەیە، بۆیە زۆرجار ئافرەتی بێگانە بێنی لەناو هاوسەرگیری لەگەڵ بکەی، یەکێک لەم نەخۆشی ویراسیانە زیاتر دەپەڕێ. بۆیە یەکێک لە نەخۆشیەکانی شێتی کە ئەوەیە ویراسی تەسیری لەسەری هەیە. بنەماڵەکە بەردەوام شێتێکیان هەر هەیە، زۆر لە کوردەواری بینیومانە ئەم بنەماڵە شێتێکیان لێ نابڕێ، ئیلا نوقسانێکی عەقڵیان هەر هەیە کە دەکەوێتە سەر شەقامەکان بەداخەوە، یان ماڵەوە پێوەی ناڕەحەتن. دووەم خەم و خەفەتی زۆر کە ڕووی کردە ناخی ئینسان، پەنگی خواردەوە، قورسایی ئەو خەم و خەفەت و پەژارەیە کە لێی کرد بە خەمۆکی، لە خەمەوە بوو بە خەمۆکیەکە پەنگی خواردەوە، دەری نەبڕی، ئەوەندەی لە مێشکی خوا هێناوە بەر مێشک تەحەمولی ناکە، ئەوەندە بیری لێ کردەوە، ئەوەندە لێکدانەوەی بۆ کرد، ئەوەندە بە دووی چارەسەرا گەڕا، مێشکی بوەڕز بوو، ماندوو بوو، تەحەمولی نەکرد، لە کتوپڕێکە ئەم ئینسانە تووشی نەخۆشی عەقڵی دەبێت. تووشی نەخۆشی عەقڵی دەبێت، پێڵەن شێت بوو بەداخەوە، شێت دەبێت. بۆیە ئینسان پێویستە کاتێک کە خەمێکی هەبوو
کاتێک کە خەمی هەبوو نەهێڵی لێ بکا بە خەمۆکی وەگە تووشی خەمۆکیش بوو خێرا فریاکەوێ لێی نەکا بە شێتی لێ نەکە لە دەستچوونی عەقڵ بڕوا بۆ کەسێکی باسکە خۆجاری وە کەسەکە بەخوا هیچ شت بۆ ناکە بەڵام کەسێکی ڕاستگۆی دڵسۆزی نهێنی پارێز نەک لە دوایدا تۆ قسەیەکی دەردی دڵت کردو ئەوش چوار کەلیمەشی پێوە زیاد کە و مەجلیست پێ خۆشکا و مەجلیست پێ بڕازێنێتەوە ئەوە ماڵوێرانترت دەکە ئەوە یەکجاری شێتت دەکە ئەوە لە دێ متمانەت بە کەس نامێنێت کەسێکی ڕازگۆ کەسێکی دڵسۆز کەسێکی لێزانی زانا کەسێکی ئەمین پارێز سڕ پارێزی نوهێنی پارێز کە دڵی تۆ بۆت کردەوە ئەو لای کەس باسی نەکە بیباتە ناو خاکەوە دڵی خۆتی بۆ بکەوە واللهی زۆر جار ئینسان لە خەمەکە ڕزگاری دەبێت تووشی نەخۆشی شێتی ناوێت بەس ئەوەندەیەکی هەبێت گوێی بۆ بگرێ و دەردی دڵی لای خۆی بکە و گرەی دەرونی خۆی بۆ بکاتەوە کەست دەست نەکەوت متمانەی پێ بکەی و دەردی دڵی خۆتی لا بکەی بۆ خۆت لەبەر خۆتەوە باسیکە بڕۆ سەر ڕووبارێک بڕۆ ناو پارکێک بڕۆ لە شوێنێکا کە خەڵک نەتبینێ دەستکە بە قسەکردن بەرامبەر بە ئاوێنەیەک وا بزانە زەلامێکە و قسەی بۆ دەکەی کاکە منە موشکیلێم هەیە باشە چی بکەم ناخت خاڵی دەبێتەوە دەست نوێژێک بگرە و بڕۆ سەر بەرماڵ و دوورکان نوێش بکە و دەستکە بە پاڕانەوە لە خوای پەروەردگار و لەگەڵ یا بژگری گریانیش بۆ خۆی بەشێکە لە شیفای دەروون ئینسان کاتێ فرمێسک دەڕێژێ بەشێک لە هۆرمۆناتەکانی دەجوڵێن و ئەو خەم و پەژارەیە لە دڵی دەرەچێەوە ناگاتە حەدی خەمۆکی و شێت بوون گریانیش بەشێکە لە چارەسەرەکان هەروەها ناخت بەتاڵ بکەوە بە هەر شتێک ناخت بەتاڵ بکەوە بڕۆ لە ماڵ بڕۆ دەرەوە ئەمەندە پەنگی پێ مەخۆوە هەر خەبیری لێ مەکەوە دەری ببڕە بە هەر شێوازە کە عەرزم کردی لەم شێوازانە دەری ببڕات چونکە یەکێ لە ئەسبابی شێتبوون تەحمل نەکردنی ئەو هەموو خەم و خەفەتەیە کە مێشک بۆی حەل نابێت دڵ تەحملی ناکە سەرنجامی ئینسانەکە لە کۆنتڕۆڵ دەردەچێت و شێت دەوی سەر جادەکان دەبێت و دەکەوێتە سەر شەقامەکان سێەم حەسرەتی لە دەستدانی خۆشەویستێک بۆ نموە کەسێکی خۆشەویستی لێ مردووە ئەوەندە خۆشەویستوە ئەوانە بیندراون کەسێکی خۆشەویستی لێ مردووە ئەو ئینسانە ژیر و عاقڵەی جاران پەچی کەوتووە ئەوەی هەیە نەکەوتۆتە سەر شەقام بەڵام نەفکری ماوە نەهۆشی ماوە نەقسەی ماوە بێ دەنگ وەکو ئەندامێکی بێجان لەوە لە ماڵەوە کەوتووە لە ئەنجامی لە دەستدانی ئەو خۆشەویستەی هەمومان هەستی پێ دەکەین ئەو ئینسانە کەسەکەی جاران نەما نەگەیشتن بە دڵخواز زۆر مێژوو پڕێتی لەو کەسانی کە نەگەیشتن بە دڵخوازەکەی خۆیان کە ساڵانێک هیوا و ئاواتیان ئەوە بوو فڵان کەس هاوسەری بێ خەمڕەوێنی بێ هاوژینی بێ هاوسەری بێ جێگەی مەحرەمی ئەسراری بێ دڵی تەنها لەم دنیا گەورەیەدا بەو دەکرایەوە کە پێی نەگەیشت ئەوەندەی بیر لێ کردەوە عەقڵی لەدەستدا جا هەیە دەکەوێتە سەر شەقام هەیە ناکەوێتە سەر شەقام بەڵام بەگشتی هەموو خەڵک دەزانێت فڵان کەس تەواو نییە عەقڵی تەواو لەدەستداوە یعنی بەشێک لە شێتی پێوە دیارە لە دەستدانی دڵخواز نەگەیشتن بە دڵخوازی خۆت بەڵێ خۆشەویستان هەروەها لە دەستچوونی پارە و سامان دەوڵەمەند زۆر هەبووە کە پارە و سەرۆت و سامانەکەی لە حەدەسێکا لەدەستداوە سوبحان الله شێت بووە بابەتەکەمان هێشتا ماوێتی بەڵام کاتی ئەم زنجیرەیەش ئەم بابەتەش تەواو بوو ئینشاء الله چاوەڕوانتانین ئێوە گوێمان لێ بگرن لە ئەڵقەی داهاتوودا لە باسی شێتبوون کە بابەتێکی گرنگە خوابمان پارێزێ بۆ ئەوەی بە ئاگا بینەوە هەم خۆمان لە خواب پاڕێنەوە کە لە نەخۆشی عەقڵی بمان پارێزێ و هەم سۆز و بەزەی و ڕێزیشمان هەبێ بۆ کەسانی تووشی نەخۆشی عەقڵی بوون تاو کاتە بە خزمەتتان دەگەینەوە بەخوای گەورەتان دەسپێرم وەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين